وەرن با بچینە ماڵی فەخری جەوال لە مووسڵ کە ماڵەکەی خۆی کردووە بە مۆزەخانە لەبەرەوەی ئەوەندە کەیفی بە کەلوپەلی کۆنیەت و ئێوێ دابوونەریتی با و باپیرانی خۆی بپارێزێت. ئەجا فەخری جەوال ئەزانین کە دوای ئەوەی شەڕی داعش شەڕ دژی داعش لە مووسڵ ڕووی داوە ئەو دەڵێ هەموو شتێک لەو ناوە وێران بووە تەنانەت مۆزەخانەی نیشتیمانی مووسڵ یەک پارچە چیە تیای نەماوە هیچ هەمووی خاپور بووە لەبەرەوە ئەو ئەڵێ ئەبێ مۆزەخانەیەک هەبێ لە مووسڵ ئەویش هەستاوە ماڵەکەی خۆی کردە بە مۆزەخانە هەرچی کەلوپەلی کۆن هەیە کۆیان نەکاتەوە و لە ماڵەکەی خۆی خەڵکە چن سەیرەکەن ئەنجا ئێمە پێکەوە فیچەرێکمان بۆ ئامادە کردوون دابینە دیبین. ئەمە شاری مووسڵە دووەم گەورەترین شاری عێراق دوای بەغدای پایتەخت. لە گەڕێکی مووسڵی کۆن ماڵێک هەیە پێی دەگوترێ مۆزەخانەی فەخری. ئەم مۆزەخانەیە دوای ئازادکردنی ئەو شارە لەلایەن فەخری جەوال هاونیشتمانیەکی مووسڵ دامەزراوە. فەخری هەموو ڕۆژێک دەرگای مۆزەخانەکە دەکاتەوە بۆ ئەو کەسانەی سەردانی دەکەن. أنا فخري جوال لحيتي من فەخری جەوال حلێتیم لەدایک بووی ساڵی 1965م ناسناوەکەشم خەمخۆری شاری مووسڵە. دوای ئازادکردنی شاری مووسڵ لە ساڵی 2010 مۆزەخانەی نیشتیمانی لە مووسڵ وێران بوو. من یەکسەر بیرم لەوە کردەوە کە زیاتر لە 6,000 پارچەی کۆنی تێدا بوو کۆی بکەمەوە. ئەو پارچانە ئاسن و دار و ئامیری دەنگین کە باب و باپیرانمان لە ژیانی ڕۆژانی خۆیاندا بەکاریان هێناون. هەر شتێکم هەبێت پێشکەشی شاری خۆمی دەکەم و بیر دەکەمەوە کە ئەمە تەحەدایەکە بەرامبەر بە داعش. وەکو کوڕی شاری مووسڵ سەلماندم ئەم مۆزەخانەیە ناسنامە شارستانیەت و مێژووی ئێمە لە هەر شتێک مەزنتر. والحضارية والثقافية نحن أكبر من كل شيء. بەشێک لەو پارچانەی لە مۆزەخانەیەدا نەمایشکراون تەمەنیان نزیکەی 200 ساڵە. فەخری زۆربەی کاتی ڕۆژانەی لە نێو مۆزەخانەکە بەڕێدەکات و بەردەوام خەریکی پاکردنەوەی پارچەکانی نێو مۆزەخانەکەیە. هذا الموضوع ما دەستبەرداری ئەم مۆزەخانەیە نابم هەتا کۆتایی ڕۆژ کە لە تەمەنم نابێت. من تەنیا لەم مۆزەخانەیە کار ناکەم. زۆر کاری دیکە لە مووسڵ دەکەم. ناسنامی پێکەوە ژیان و خۆشەویستی دەگەێنمە دەستی پێکاتەکانی شاری مووسڵ لە ڕێگەی چالاکی ڕۆشنبیری و کۆڕ و سیمینار تا کۆتاییش بەردەوام. ئەمە ئۆتۆی دروستکراوی یەهودیەکانە لەسەری بە نووسینی عیبری نووسراوە. ئەمەش هودهودە. هودهود سلێمان کە گزارش لە ئاینی یەهودی دەکات. هودهود سلێمان بە خەڵوس کار دەکات بۆ ئۆتوکردنی جلەکان بەکاردێت. مۆزەخانەکە پارچەی فۆلکلۆری و مێژووی هەموو پێکاتەکانی شاری مووسڵی تێدایە وەکو کریسیان، کورد، عەرەب و جوو. هەموو ڕۆژێک لە ڕێگەی ئامێرە دەنگیە کۆنەکەی گوێرەگۆرانی کۆن و فۆلکلۆری دەگرێ و دەرونی بەمە ئارام دەکاتەوە. لە هەموو عێراق خەڵک سەردانی ئەم شوێنەی من دەکەن. لە هەولێر، دهۆک، زاخۆ و هەروەها ناوەڕاست و باشووری عێراقیش. لە دەرەوەی عێراقیش لە ئەمریکا، بەریتانیا، نەرویج، بەلجیکا و ئیتالیا و زۆر وڵاتی دیکە میوانەکان سەردانم دەکەن. هەموو ئەوانەی سەردانم دەکەن تۆمارم کردوون. زیاتر لە 10,000 وێنەی میوانەکانم هەیە کە سەردانی ئەم مۆزەخانەیان کردووە. فەخری جەوال بە پێشوازیەکی گەرم بە خێراتنی میوانەکان دەکات و زانیاریان لەسەر پارچەکانی نێو مۆزەخانە پێدەدات. پێشەوەی میوانەکان بڕۆن فەخری وێنەیان دەگرێت و وەکو یادگاری لە مۆزەخانەکەی هەڵیان دەواسێ. رجعنا بالزمن للآباء والأجداد كيف كانوا. گەڕامەوە سەردەمی باب و باپیرانم کە چۆن ژیاون و چۆن ئەم کەلوپەلانیان بەکارهێناوە. هەروەها چۆن ئەم جلوبەرگانیان لەبەر کردووە کە ئێستا کەس لەبەری ناکات. کاتێک سەردانی ئەم مۆزەخانەیەم کرد ئەو جلوبەرگانم بینی کە باب و باپیرانمان لە بەریان کردووە. هەروەها ئەو پارچانەی کە بۆ ئامادەکردنی خواردن بەکاریان هێناوە. ئامێرە کۆنەکانی وەکو ڕادیۆ، دەنگ تۆمارکردن و کامێران بەرچاوکەوت لەم مۆزەخانەیەدا. هەموو شتێکمان بەرچاوکەوت لە سەردانمان بۆ مۆزەخانەیە. كل شيء اليوم نطلع عليه من خلال زيارتنا لهذا المتحف. شرف إلي بإنزار ومن شرفێکی گەورەیە هەر کەسێک لە هەر شوێنێک سەردانی ئێرە بکات. بەشێک لە میوانەکانم لەگەڵ خۆیاندا دیاری دەهێنن. ئەم وێنەیە هی هاوڕێیەکمە لە شاری هەولێر کە جلێکی کوردی بە دیاری بۆ هێنا بوو.
من شانازی بە فۆلکلۆری کوردیەوە دەکەم بۆیە وێنەم بە جلە کوردیەکە گرت و لەسەر دیوارەکە هەڵمواسی. ئەمانە گۆرەوی زستانین کە لە سەردەمی ڕابردوو لە پێکراون. ئەمە کاری برا کوردەکانمانن، هەمویان بەدەست دروستکراون. مۆزەخانەکە ماڵی فەخری جەوال خۆیەتی لە 2 پێکاتووە و لە گەڕێکی ئەگێداتە. زۆربەی پارچەکانی نێو مۆزەخانەکەی لەسەر ئەرکی خۆی کڕیوە، بەشێکیش بە دیاری لەلایەن خەڵکی مووسڵەوە پێشکەشی کراوە.